لێبێ. سلام عليكم. عليكم السلام ورحمة الله. چۆنی گیانەکەم؟ دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم. زۆر سپاس دەکەم. من دەستخۆشی لە تۆ دەکەم کەوا پەیوەندیت کردووە. زۆر باشم. تۆ چۆنی؟ زۆر باشم. زۆر خۆشەکە ئەوڕۆ دەکەمین جارە لە سەردەی ڕەمەزانیەوە تا ئەوڕۆ بەس لەمەچیە. ئەوجا ئەوڕۆ لۆ دووەرگیرایە ئەوەندە پێوەی هیلاک بووی. ئەلحەمدولیلا کەوا ئەمڕۆ پەیوەندیەکەت وەرگیرا. سپاس دەکەم کەوا هەر هەوڵت داوە تاوەکو پەیوەندیەکەت وەربگیرێ. زۆر سپاس. پۆلی چەندی؟ ئەسما. 5. پۆلی 5 لەکوێوە لە کام شاری؟ هەولێر. لە هەولێری سەرچاوانم یەخۆ. سپاس بۆ پەیوەندیەکە. سپاس بۆ بینێربوونت گیانەکەم. بچینە لای ڕەنگەکان؟ بەڵێ. دێڵە با بچینە لای ڕەنگەکان. کام ڕەنگت دەوێ؟ سەوز. باشە بۆکسی سەوز. بزانم ئەی چ ژمارەیەکت دەوێ؟ ژمارە 1. ئەسما ئەوە کێت لایە؟ ئەسما؟ بەڵێ. کێ لە لاتە؟ پورت. ڕێزم هەیە بۆ پورت. دەستی خۆش بێ کەوا بزانم هاوکاریت دەکەم. باشە با پرسیارێک بێتە سەر شاشە تاوەکو بۆ ئەسماخانی بخوێنمەوە. شەقامی 150 مەتری دەکەوێتە چ شارێکی کوردستان ئەسما؟ هەولێر. هەولێر. دڵنیای؟ بەڵێ. بەڵێ دڵنیایە. دەستت خۆش بێ. وەڵامەکەت زۆر دروستە. ئەسما پێم بڵێ هیچ گۆرانی و شتێک دەزانی لە بۆم بڵێ؟ وەڵی بالۆجارشکەوی. دێ بالۆجارەچکەوی ئیشاڵڵا. دەستت خۆش بێ گیانەکەم. سپاس بۆ پەیوەندیەکەت. ئەگەر لۆمەگیرا پرسەمی شارم لێ دەبێت. دەی ئیشاڵڵا. ئەگەر پێشت خۆشە ئێستا لە بۆم بڵێ ئەمن پێم خۆشە. ئەوە. دەی. دەتوانین ئێستا شارێکی لێتان بنێتن؟ ئەرێ وەڵڵا پێم پێ خۆشحاڵ دەبم. بە دڵنیاییەوە دەتوانێت. عەلەیکم سەلام وەڕەحمەتوڵڵا. چۆنی گیانەکەم؟ باسی مامۆستا سەیما ئەحوالت؟ زۆر سپاس دەکەم. دەستت خۆش بێ. من زۆر باشم. ئێوە باشن؟ وەڵا زۆر باشنی سەرکەوتوو گیانەکەم هەردەم لە خۆشحاڵی دابی. ماشەڵڵا دەماوەرێکی زۆرت خڕکردیتەوە. جێگەی خۆشحاڵیە بۆ ڕەمەزانێ. ئەلحەمدوللا کەسێکی گونجاو و ڕێک و پێک لە کەناڵێکی جوان. یعنی ئەوە کە دەماوە ڕادەچێتی زۆر سپاس دەکەم. زۆر سپاس دەکەم. دەبینم پەیوەندی دەکەن. ئەوەش دڵخۆشی بە دڵنیاییەوە. بە دڵنیایی ئەوەش گەورەیە لە بۆ من دڵخۆشێکی زۆرە کەوا دەبینم لە گشت شارەکانی کوردستان بینەرێکی تایبەتمان هەیە. سپاس لە بۆ قسە جوانەکان. بەڕاستی کاتێک کۆمنتی ئەو هام لە بۆ دێ. 3 ساڵە یعنی کورد ئازاد بووە. ئەو ئازادیش تەماشا دەکەی لە هەموو شوێنێکی خول کرایەوە. ئەو خولی فێرگایە هەموو شتێکی کە ئەو شتانە زیاتر وەدەکە. ئێمە گەردانەوەمانە بیکار لەسەر خۆمان بکەین. ئەوجەکە لە هەولێرێ کەسی لێ هات لێ دەرکەوی. ئەوجە دەوڵەتەکانی یعنی تەرجیع دەبێتن ئەو شوێنە پێشکەوتوو دەبی. ئەو شوێنە گەورەی دەنوێتن. ئەوە نییە برێوەڵە لە ئەمریکا کەسی لێ هاتوو هەیە بەوەی ناگەێنێ. ئێمە ئێستا حکوومەتێکی تەواویش نینە. بەڵام چی هەر کەسێک لە شوێنی خۆی کەسێکی لێ هاتوو پێشکەوتوو بوون. سبحان الله یعنی وەکو بڵێ دەتکاتە حکوومەتی ئەو شوێنەی. بە دڵنیاییەوە قسەکان زۆر دروستە. پوری ئەسما دەستت خۆش بێ. زۆر سپاس لە بۆ کۆمنتەکانت. ڕازی هەفتەشکە عەفوەنەندەنمایە جارشکە بۆم وەرگیرا جوانترین هۆندراوەی لەسەر دەنجی دیمەندا دەنێم. ئینشاڵڵا دەستەکان خۆش بێ. زۆر سپاس دەکەم. سەر هەردوو چاوانم دەستان خۆش بێ. بەڕاستی زۆر دڵخۆشم کاتێک بینەرەکانمان ئەوەندە کۆمنتی جوان دەدەن. دەستان خۆش بێم. ڕێزم هەیە لە بۆتان. ئێمە لێرەی تاوەکو خزمەتی ئێوە بکەین. هیوادارم پرۆگرامەکە چوو بێتە نێو دڵی هەمووتان و بە دڵی هەمووتان بوو بێت. دەستان خۆش بێم. زۆر سپاستان دەکەم. بەڕاستی دووبارە سپاس بۆ قسە جوانەکانتان.